بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە گفتوگۆ دێمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. وەک هەمیشە مامۆستایانی ئاینی لە هەرێمی کوردستان تێکەڵن بە ئێش و ئازارەکانی هاوڵاتیان بەگشتی و زۆر زاریش بەشێکی زۆر لە مامۆستایانی ئاینی پشتگیری داواکاریەکانی هاوڵاتیانن لە هەموو کاتەکاندا، بەڵام زۆر زار تووشی گرفت و کێشە دەبنەوە. مامۆستایانی ئاینی لە کۆیەی خۆشەویست، کۆیەی مەلای گەورە و حاجی قادری کۆیی بەردەوامن لە پشتگیریکردنی هاوڵاتیان بەگشتی و لە بارودۆخە جیاجیەکان کە هەم بارودۆخی سیاسی هەم ئابووری لە هەرێمی کوردستان کە ڕوبەڕووی هاوڵاتیان دەبێتەوە. مامۆستایانی ئاینی لەم دەڤەرە پێشەنگن و لە پێشەوەی داواکاریەکانی خەڵکن ڕوبەڕووی دەسەڵاتی ئێستا لە هەرێمی کوردستان. من دەمەوێت لە گفتوگوی ئەم جارە بپرسم ئاخۆ مامۆستایانی ئاینی لە کۆیە لە پای چی پشتگیری داواکاری هاوڵاتیان دەکەن لە کوردستان بەگشتی، و دواتر بپرسم لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام ئایا داواکردنی ماف چۆنە و چۆن دەکرێت ماف داوا بکرێ، هەروەک ئەو قسەیە کە باوە ماف دەسەندرێ نەک دەدرێ. گفتوگوی ئەم جاران بە خۆشحاڵیەوە لەگەڵ هەر سێ مامۆستای بەڕێز، مامۆستا هێمن محەممەد بۆگدی، مامۆستا هاشم شیرەی، مامۆستا کاوە شیواشانی دەکەم. مامۆستا زۆر خۆشحاڵم کە لە وراتی کۆیم هەروەک زمانی خۆتان، خۆشحاڵم کە گفتوگوی ئەمجارم لەگەڵ سێ مامۆستای بەڕێزی ئەم دەڤەرەیە. سوپاسان دەکەم. مامۆستا لە جەنابتەوە دەست پێ بکەم. پشتگیری هاوڵاتیان لە پایچی بە تایبەت ئێوە لە کۆیە جیاوازن لەگەڵ ناوچەکانی دیکە. هەموو کات مامۆستایان ئێوە پێشەنگن لە پێشی داواکاریەکانن بە شێوەیەکی شارستانی و مەدەنیانە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئێمەش خۆشحاڵین لە خزمەت جەنابتانە و بەخێرهاتنی جەنابیشتان دەکەین بۆ ڕێخستنی ئەم بەرنامەیە. ئێمەی مامۆستایانی ئاینی لە دێر زەمانەوە هەر مامۆستایە کە هەست بە بەرپرسیارەتی و مەسئولیەت بکە، مامۆستایان لە شوێن و لە جێگای پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم و میراتگرانی پێغەمبەرانن عەلەیهیم الصەلاة وەسەلام. بۆیە ئێمەمانان هەموو دەمێک دەبێت لەگەڵ ئازارەکانی خەڵکا بین، لەگەڵ خەمەکانی خەڵکا بین، دەبێت برینە دەرونیەکان و برینە ناخیەکان و جاری وایە برینە جەسەدیەکانیشیان بۆ چارەسەرکردن و ساڕێژ بکەین. و ناتوانین ئێمە لە ماڵەوە بین، بەڵکو ئێمە ئیشمان لە دەرەوەیە و پەیامەکەی ئێمە کە پەیامی ئیسلامە و بەرنامەکەمان کە قورئانە، پێشەواکەمان کە محەممەدە صلی الله عليه وسلم، ئەوەی کە ئێمە دەیکەین ڕنگدانەوەی ئەم واقعە جوانەیە کە لە ئیسلام و پێغەمبەری خوا و لە مسلمانان ئاسەری هەڵداوە. بۆیە گەر ئێمە کە مسلمانین بەڕاستی دەبێ بەدەم ئازارەکانی خەڵکەوە بین، بەدەم خەمەکانی خەڵکەوە بین کە دەشبینین لە واقعی ئەمڕۆی کوردستان و هاوڵاتیانی ئێمە دوای 30 ساڵ لا حکومڕانی ئەم بەرپرسانە و ئەم دەسەڵاتدارانە و حکومڕانی هەرێم، خەڵک برسیە، خەڵک نەبووە، خەڵک غەمبارە، خەڵک تەماشا دەکەی کێشەی عایلەیی هەیە و خێزان وا لێ کەڵدەوەشێتەوە. دنیایەک مەشاکیلی خێزانی ئابووری لە ناو خەڵکا دروست بووە. زۆرترینی ئەم کێشانە سەری ئێمە ئەگرێتەوە ڕۆژانە لە مزگەوتەکانمان، لە حوجرەکانمان، لە ناو کۆڕ و کۆبوونەوە و ناو بازاڕ و شوێنە گشتیەکانە. ئێمە دەبێت گوێ بگرین لە هاوڵاتیانمان، تەماشا دەکەین ئەم هەموو ئازارەی هەیە کەوا بێ ئەدی ئیسلامی ئێمە چی پێ بۆم ئازارەی وان. ئێمە لەو حاڵەتەیە کە خوای پەروەردگار پەیامێکی ئەوەندە جوانی پێداوین بۆ ساڕێژکردنی ئەم هەمووە برین و ناخە هەژێنراوە و بریندارکراوە و پڕ لە تەم و خەمە، گەر بمانەوێ ئەم خەڵکە تۆزێ لە خەمەکەی کەمکەین، دەبێ ڕایکێشین بۆ مزگەوت، دەبێ ڕایکێشین بۆ لای خۆمان، دەبێ بیهێنین ئەم دینیان پێ ئاشناکەین. بۆ دینی ئێمە خوای پەروەردگار لە سوورەتی الحجوراتە لە ئایەتی 13 ئەفەرمێ: يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم. حقی خۆیەتی ئەم ئاەتە لەسەر لەوحەی ئومەی متحیدە بنووسرێتەوە، لەسەر هەموو دام و دەستگایەکی ئەوانەی باز لە مافی مرۆڤ و باز لە ئینسان و مرۆڤایەتی ئەەکەن بنووسرێتەوە.
ئەم ئیسلامی ئێمە ئەم پەیامەی هەیە، ئەم پەیامە جوانەی پێ بۆیە خەڵک لە دەورمان کۆ بێتەوە، بۆیە چاوی لە ئێمەیە بینە پێش، بۆیە دەیوێ ئێمە خەمەکانی هەڵگرین کە خوای پەروەردگار فەرمێ ئەی خەڵکینە بەبێ جیاوازی ئێمە ئێوەمان دروست کردووە لە نێرومێیەک لە دوو ڕەگەز پاشان جێڕاومانن بە چەند تیرە و قەبائیل و نەتەوە و زبان و کۆمەڵە خەڵکێکی لێک جیاجیا لیتەعارەفو بۆ یەکتر بناسن، بۆیە ڕێزی یەکتری بگرن، بۆی حرمەتی یەکتان لابێ، باشترینتان و بەڕێزترینتان لای خوا چێ؟ ئەو کەسەیە کە تەقوادارە، ئەو کەسەیە کە خواپەرستە. لێرەدا ئێمە ئەومان بۆ دەردەکەوێ مامۆستایانی ئاینی لە شاری کۆیە و ئەگەر بڵین لە تەواوی کوردستان الحەمدولله مامۆستایانی ئاینی و تەواوی پێشەوایانی ئەم ئیسلامە پێشەنگ بوون، پێشەوا بوون، لە خەمی خەڵکییا بوون، خۆیان دوا نەخستووە، خۆیان پاش نەخستووە، دائیم هاتوونەتە پێشەوە بۆ چارەسەرکردنی ساڕژکردنی برینەکانی خەڵک. ئێستا ئێمەمانان کە لە کۆیە با بڵین جار جار لە مناسەبەکانە یان لە حاڵەتەکانە دەبێت دەرکەوین، مامۆستایانی تریش بەڕاستی زۆریان کردو، زۆر هەن و زۆریش لە شوێن و شوێنەکانی ترا هەن. ئێمە لە کۆیە واقعی کۆیە وایە بەڕاستی ئێمە خۆمان بە میراتگیری مەلای گەورەی کۆی دەزانین. ئێمە لای گەورەی کۆیە لە هەموو ئیشێکە قسەی هەبووە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی ئوسرە و خێزانەوە، لە ڕووی جەماوەریەوە، لە ڕووی پێگەی مامۆستاوە. تەمەشا دەکەی لەگەڵ مامۆستای زانکۆ، لەگەڵ مامۆستای قوتابخانە، لەگەڵ هەژارە، لەگەڵ نەدارە، لەگەڵ سیاسیەکانە. ئێمە نسیحەتمان پێ، ئێمە ئامۆژگاریمان پێ، بۆیە دەبێت تەمەشای ئەو کەسانە بکەین و ڕووی تەوجیه و زمان و قسە و گفتارمان لەگەڵ چێ؟ لەگەڵ خەڵکەیە بە دڵسۆزانە. ئێمە ڕق لە دڵمانە نییە، غەرەزی بوغزاوی و شەخسیاویمان لە دڵانیە بەرامبەر هەر شخصێکە ئێڵین و بەرامبەر حکومەت، بەرامبەر دەسەڵات. بەڵام کە دەبینین هەڵە هەیە پەڵە هەیە، بەهۆی ئەم ناڕەحەتی و نادادی و نەعەدالەتیەوە خەڵک برسی بووە، خەڵک هەژار کەوتووە، ناچارین دەبێ بڵین ستۆپ، دەبێ ئامۆژگاری بکەین. ئەها ئیمامی عومەر قسەیشی زۆر جوانی هەیە، بەناو بازاڕی مەدینەیە دەڕوا لە سەردەمی خلافەتی ئیمامی عومەرە یەکەم کەسی پێشەوای خەڵک، بەرپرسی یەکەمی جیهان، بەرپرسی یەکەمی شارێک نییە، بەرپرسی یەکەمی زۆربەی زۆری خەڵک گۆی زەوی کە دەیانگوت عومەر یەکسەر عەدالەتی دەهاتە پێش، کە دەیانگوت عومەر ئازایەتی دروست دەبوو، کە دەیانگوت عومەر لەو پەڕی قووە و هێزا بوو کابرای پاشا و گەداکان کە دەهاتن بۆ لای عومەرە پێشەوەی بیبینن ترس و لەرزیان بوو کە دەیان بینی ئەمە عومەر باشە ئەمها سادەیە. کاتێک بەناو بازاڕی مەدینەیە دەڕوا پیاوێک دێ توند یەقەی دەگرێ، یا عومەر اتەقی الله، ئەی عومەر لەخوا بترسە، بەرامبەر ئەو میلەتە، بەرامبەر ئەو خەڵکە، لەخوا بترسە، لە ژێر سوڵتە و دەسەڵاتی توایە کەسێ برسی نەبێ، کەسێ نەبوو نەبێ، کەسێ هەژار نەبێ، کەسێ تووشی بەڵاو مصیبەت نەبێ. یارانی دەوری وەکو بڵێ حیمایەکانی دەوری تووڕە بوون، وتیانەوە تۆ چی ئەڵێی؟ دەزانی بەرامبەر چی قسەکەی؟ ئەوە ئەمیری ئیماندارانە، ئەوە پێشەوای مسڵمانانە، تۆ چی ئەڵێی؟ لەو عەدالەتتر هەیە، لەو باشتر هەیە، چۆن شتی وا ئەڵێی؟ ئیمامی عومەریش وتی ڕاوەستن، دەعوه لێی گەڕێن، بانگی کردە لای خۆی و دەستی لەسەر شانی دانا، ئەمەر کە ئەو پڕی خۆشەویستی دەربڕینە بۆ کەسە، فەرمووی دەعوه لێی گەڕێن، فەلیەقولها، دەلێی گەڕێن با قسەی خۆی بکە، ئەو معاناتی ئەو خەڵکەی پێ، ئەو خەمی ئەو خەڵکەی بەدەستەوەیە، وانە ناو ناخیدایە دەیوێ ئێستا بیڵێ، ئەوە زمان حاڵی ئەو کۆمەلگایەیە کەوا بێ لێی گەڕن فەلیەقولها. دەی فەرمووی ئێنگۆش وەرن گوێم لێ بگرن خەڵکینە. ئیمامی عومەر تەواوی ناو بازاڕی مەدینەی لێ کۆبووەوە. ئیمامی عومەر ئەم قسە جوانەی فەرموو، فەرمووی ولا خەیڕە فینا ولا خەیڕە فینا ئین لەم تەقولوه، فەرمووی وەڵڵاهی خێر لە میلەتێکان نییە نسیحەتی گەورەکانیان نەکا، خێر لە میلەتێکان نییە ئامۆژگاری بەرپرسان و مەسئولەکانی نەکا، خێر لە هاوڵاتیەکدا نییە بە مەسئول و بەرپرس و کاربەدەستان نەڵێ گەندەڵی دزی خیانەتت کردووە. لە ئایەتەکەی لەو ئاەتەی کە خوای پەروەردگار لا يحب الله الجهر بالسوء من القول إلا من ظلم، يعني تەماشا دەکەی خوای پەروەردگار حەق بە مەظلوم ئەدا، حەق بە مەظلوم ئەدا، دەڵێ چی؟ دەگەڕێمەوە لات مامۆستا ژیان، دەگەڕێمەوە. مامۆستا هاشم،
لە چەند وێزگەیەک لە کۆیە ئێوە وەکو مامۆستایانی ئاینی لە پێشەوە بوون بۆ داواکاری خەڵک بۆ نمونە هەر لە سەرەتای پاشەکەوتی موچە دواتر ئەوەی بەناوی کە بێڕیزی بەرامبەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بەم دواییانەش بابەتی خۆپیشاندان. دەمەوێت درێژە بە قسەکانی مامۆستا بدەیت ئەم خەمخۆریەی مامۆستایان بەگشتی لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە کۆیە بۆچی دەگەڕێنەوە بە تایبەت زۆر جار ئەمە ڕوبەڕووی مامۆستایانی ئاین دەکرێتەوە کە ئێوە ئیش و کاری ئێوە ئەوەیە لەگەڵ مزگەوت خەریک بن خەریک من لەگەڵ خەڵک بۆ نمونە نێنە ناوکایی بابەتی سیاسی و داواکاری خەڵک قسە لەسەر ئەمە چییە؟ بسم الله الرحمن الرحیم دیارە مامۆستا مەلا هێمن زۆر شتی باس کرد و زۆر ینی لەو بابەتانەی باس کرد بەڵام کۆیە تەبعەن کەیتە بەینی دوو نێوان دوو زۆن یعنی زۆنی سەوز و زۆنی زرد تقریبا کۆیە هەتا حەدەچ ینی و خەڵک یەکتری دەناسی و ینی مەسەلەن خەڵک زۆر مەسەن لەگەر یەکدی تێکەرە و کەش و هەوایەکی ئازادیشی هەیە خەڵک لە خۆی قسە بکە ینی ئەوەی خۆی دەرببڕێ بەڵام وەکو مامۆستا هێمنیش ئیشارەی پێکرد لە کۆیە هەر لە قەدیمەوە ئینسانی ینی بەجەرگ و ئینسانی مەرد و ئینسانی ینی وەلحاصڵ ڕازگۆ و بە هەڵوێستی لێ هەرکەوتووە ئەوە نمونەش ما زۆرە کە مامۆستا مەلا محەممەدی جەلیزادە و ینی بەدەیان کەسی شاعیر و چاچی لێ هەرکەوتووە بەزەما پێمان وایە ئەوە هەر خەڵکی مرێن مەسەلەن ئەو هەرکو فەرمانە هەر تایبەت نییە بە مامۆستای ئاینی بەڵێ یعنی لەسەر هەموو کەس واجبە من قسەم ینی پرسیارەکەم لەوەیە زۆر جار ڕەنگە گلەیی ڕەخنە لەلایەن دەسەڵات ڕوبەڕووی مامۆستای ئاینی بگرێتەوە بەوەی کە ئێوە تەنیا خەریکی مزگەوتی خۆتان بن خەریکی نوێژی هەینی و نوێژی جەماعات کەسێک مرد بڕۆنە سەر قەبران لەگەڵی ڕەنگە ئەو ڕەخنەی ڕوبەڕووی جەنابیش کرابیتەوە بەوەی بۆچی قسە لەسەر داواکاری خەڵک دەکەی ئەوە خەڵکە با داوای مافی خۆی بکە ئێوە بەڵام لەگەڵ ئەوەشدا بە بەردەوام لە پێشنگ بوونە لە داواکاری خەڵک مەبەستم ئەوەیە بپرسم ئایا ئیشی مامۆستای ئاوین تەنها لە ناو مزگەوتەکەی یان مەهامەکە زۆر لەوە گەورەتر ئەوە میراتی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکێک لەو شتە برێن مەسەلەنی هەڵانەی کە ئێمە تێکەوتوین کە مەلا بەس لە بۆ مزگەوت تێبیتن ئەسڵەن مامۆستای ئاینی دوو ئیشی هەیە لە مزگەوت یەکیان خوتبەی جومعەویش نوێژی جەماعەتەکانە نەکەوەی دیکە هەمووی لە دەرەیە هەمووی مەسەلەن لە دەرێ وەکو برێن ژنمارەکردنە سڵح و سەلاحەتە معاناتی خەڵکیە کێشە و مەشاکل و تەلاقانی هەمووی لە دەرەیە ئەگەر کەسێک ئەم قسەیە بکاتن هەڵە لە دین گەیشتیە چونکە ئەگەر خۆمان بە شوێنکەوتی پێغەمبەر بزانین عەلەیهی سڵاتو وسەلام تەماشاکە پێغەمبەر بەشداری جەنجی کردووە بەدیان مەسەلەن مەشاریع هەبوو بەشداری کردووە لەگەڵ سەحابەکاندا ئیشی کردووە یعنی ئەسڵەن ئەمە غەڵەتێکی زۆر گەورەیە کە برێن مامۆستای ئاینی تایبەتە بە مزگەوت و تاوە هیچی دیکەنە ئێمە گەر بینە سەر دین خۆی دین لە دەرەیە لە دەرەوەی مزگەوتە ئەنێ سامە ڕاستە نوێژ لە مزگەوتی دەکەین بەڵام ئەخلاق و ڕۆشتەکان لە دەری مزگەوتی دەی سەلمێنی داخوا ئایا نوێژەکانمان دروستە یان دروست نییە مامۆستای ئاینیش ینی بە تایبەتی لە مڕوری زەمەنەوە لەوەتەی نەمانی خەلافەتی ئیسلامی سەبرە ئەو پایانەی لێ ساندراوەتەوە یعنی وەکو قەزاوەت پێشتر مامۆستایانی قازی بوو ینی حاکم بوو ئەو بڕیار دەربوو ینی هەروەها مەسەلەن ناسحی سەرکردەکان بوو ینی هەیئەی ئەوە هەبوو کەوە هەیئەی ئەمر بە معروف و نەهی لە منکەر هەبوو زۆر جاری وا هەبوو مەسەلەن نەسیحەتی وای سەرکردەکان دەکرد و وای مەسەلەن هجومی سەرکردەکان دەکرد کە ئێستا هەر لە وڵاتە ئەوروپیەکانیش شتیوالە نییە جا بۆیە مەسەلەن مامۆستای ئاینی بە مڕوری زەمەن بەهۆی ئەوەی کەوا مەسەلەن گۆڕانکاری بەسەر ینی حدود و گۆڕانکاری بەسەر زەوی داهاتوو لە ڕووی مەسەلەن جوگرافیە و لە ڕووی دەسەڵات و هێزەوە یعنی مامۆستای ئاینی بووە تەماشاکرە کە تەنیا مزگەوت یعنی هیچی دیکە نەبی دەنانەکو مامۆستای ئاینیش خۆ بە شەرە و مەلایکەت نییە و ئەگەر خەڵک ئازاری هەبی ئەوش ئازاری هەیە و ئەگەر خەڵک معاناتی هەبی بەڵکە ئەو لەوانەیە زیاتر بێ خەمخۆر بیتن بەڵام هەر دەسەڵات دارێکیش هاتە بیتن کە بەرۆقەی مامۆستای ئاینی گرتبی لە ناوچووە یعنی سنووری لە بۆ مامۆستای ئاینی دانابیتن ئێمە بەدەیان مەسەلەن نمونەمان هەیە لە تاریخی بەشەریەتدا مرۆڤایەتیدا کە کەسێک دێ بەرۆقەی مامۆستای ئاینی دەگریت و سنوورداری دەکات و
دوای بەعکسەوە ئەو کەسە گەورەتریش دەبیتن. ئێستامان نمونەما زۆرە لە کوردستان چەند مامۆستای ئاینی هەبوو مەسەلەن ڕیشیان سووتان لە شەهیدیان کرد وەحاصل لە مزگەوتیان دوورخستەوە بەدەیان کۆتوبەندیان لە سەدانە بەڵام لەو لایەوە زۆر گەورەتر بوو یعنی ئەو دینە بۆ خۆی تەبیعاتی وایە مامۆستای ئاینی ینی لۆ نمونە ئەگەر هەرچەند کۆتوبەندی لەسەر دابنی گەورەتر دەبێتن چکە تەبیعاتی دینەکەی وایە ئێستا ئیسلام بۆ خۆی لۆ نمونە زۆر جاری وا هەیە دەبینی نووسووە مسلمانان نووسونە بەس کەی سەک دەجوێ لێ مسلمانە هەم بۆ خۆیان دێنەوە مامۆستای ئاینیش وەکو ئەوە وایە یعنی بەڕاستیت پێ برم ئەگە هەر مامۆستایەکی ئاینی هەر مەلایەک هەر مامۆستایەکی بەڕێز ئەگەر خۆی بە خەمخۆری ئەو ملێتە نەزانێ من لە ڕووی ئینسانیەتەوە گومانم لێی هەیە لە ڕووی دینەوە گومانم لۆ دروست دەبێتن لە ڕووی یعنی زۆر شتەوە گومانم بۆی دروست دەبێت باشە ئیشی تو چییە؟ ئیشی پێغەمبەرانە پێغەمبەران هەر لە سەرەتاوە هەر بە ناخۆشی هینایتیان هەتا ئەم دەقێش وەرە ژیانی پێغەمبەرێکم پێ بڵێ کە خۆش بووبی جگە لە داود و سلەیمان نەبی کەوانەش خوای گەورە مولک و سامانی داینێ نەکو فەرموو ئەوە ئادەم هەر لە بەر چاوی تەماشای کردی کوڕەکانی یەکتریان کوشت یعنی جەرجی خۆی کوڕ ئەولادی خۆت یەکتری بکوژی تەماشای نوح بکە 950 سار دەربەدەری و بانگەواز و ئەوجا ئەولادەکەی خۆی و خێزانەکەی بە قسەی نەکرد تەماشای موسا بکە چی بەسەرات تەماشای پێغەمبەر بکە عەلەیهی سەڵات وەسەلام یعنی ئەو هەموو مەعاناتێک کە پێغەمبەر خواردێتی هیچ پێغەمبەرێک نەیخواردێت دەگەڕێم وڵات مامۆستاکاوە دێمە خزمەت جەنابەت مامۆستایانی ئاینی بەگشتی یعنی شتێکیان داوا کردووە کە شتێکی بۆ نمونە کەسی بێ شخصی بێ زۆر جار دەبینی دەسەڵات جیاواز مامەڵە لەگەر مامۆستایانی ئاین دەکات بێگومان پێگەی کۆمەڵایەتی مامۆستای ئاینی دەبێت بە شێوازێک بێ کە بەڕاستی لەسەروی ئەو تەعاملە بێ کە ئێستا ئێمە دەسەڵات بەرامبەر مامۆستای ئاین دەکات بۆ نمونە لەم دوایانە زیندانیکردنی مامۆستای ئاینی کە زۆر جار کە ئیشیان بە مامۆستای ئاینی دەبێ باز لە پێگە و ڕۆڵی مامۆستای ئاین دەکەن لە دەمی خۆیان باز لەوە دەکەن کە پاراستنی ئاشتی کۆمەڵایەتی بەرگریکردن لە کوردستان زۆر جار لە کاتی پێشاتەکان دەمەوێت بە دیاریکراوی بپرسم مامۆستای ئاینی شتێکی داوا کردووە کە شتێکی شخصی بێ دەسەڵات پێی ناڕەحەت بێ پێی ناخۆش بێ بەوەی بۆ ئەو شتانە داوا دەکات بسم الله الرحمن الرحيم الحمد لله وبه نستعين پێشکی بەخیراتنانەکەم خۆی گەورە پاداش هەمومان باتە ئینشاءالله دیارە معلوم جەنابتانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمیە العلماء ورثة الأنبياء زانایان وارثی پێغەمبەرانن جا ئیمام ابن حجر عسقلانی لە فتح الباریە ئیمام نەوەوی لە شەرحی منهاج مسلمە هەردووکیان کە نقلیان کردووە ئەفەرمون واریس پلە و پایی ئەو کەسە وەرەگرێت کەوا وەرەسەی لێبە پێغەمبەران معلوم جەنابتانە دینار و درهەمی جێنێشتووە پەیامێکی ڕوونی پاک و جوانی بۆ کۆمەلگا جێشتووە بەڵام ئیمام عەلی قسەیە جوانی هەیە ئەفەرمێت بۆ هەموو حەقیە ئەبێ حەقانیەکیش دەستکەوێ واتە بۆ نمەکاتێتەوە پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام کە باسی پێغەمبەری ئەکرەم بکەین لە قیەم و ئەخلاق و ڕەوشتە خوای پەروەردگار فەرمووە ئینەکە لەعەلا خولوق عەظیم و پەیامەکەی ڕوونترین پەیامە بەڵام کێشە ئەوەیە ئایا هەموو کەسێک کەیفی بە پەیامی ڕوونی پاک و جوان دێ یان نە یعنی بە حەقەت ئێمە ئەبێ ئەوە بڵین بەڵام من زۆر جاوتمە مامۆستانی ئاینی کە وارثی پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام و هەڵگری پەیامەکەی ئەون و لە ڕێز و ئیحترام و گەورەیەتیە خوای پەروەردگار پلە و پایی پیان داوە دیارە معلوم جەنابتانە مەسەلەی پێغەمبەرایەتی بەهۆی عیبادەتەوە نییە ڕێز و ئیحترامێکە خوای پەروەردگار ئەیداتە بەندەکانی خۆی زانایان بەتایبەت زانایانی دینی ئیسلامیش کەوا شوێنکەوتەی پێغەمبەرن عەلەیهی سەڵات وەسەلام خۆیان تێکەڵی ئەو پلە و پایە بەرزا ئەکەن زامنەر پێم خۆشە ئاماژە بە هەندێ شت بکەم چکە جاوای میهنە بەڕێزتەکە و گەورەتەکە بۆ نمونە خوای پەروەردگار باسی ئەسحاب الکەهفەکە سەگێکیان لەگەڵا بەهۆی هاوڕایەتی ئەوانەوە بەڕێزە بێ خوای پەروەردگار لە سورەتی ئالی هینە مائیدەیە باسی سەگێکی تەربیەدراوەدا کەوا حرامی حەڵاڵەکە کە مردارەوە بووە بۆی گرتنیەوە مامۆستایانی ئاینی خەڵک پێی خۆشە پێی خۆش نییە وارثی پێغەمبەرانن و کارشان کاری پێغەمبەرانە و نایتوانن لە ڕێبازەکەی پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام لا بدەن بۆ نمونە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام شتێکی بینی بە یەکسەر قسەی لەسەر کردووە خوای پەروەردگاریش وەسفی ئومەتی محەممەد دەکا ئەفەرمێ وەلتەکن منکم ئومەتون یەدعونە ئیلە الخەیر
یعنی ئێمە یەکێک لە سیفەتەکانمان فەرمان بە چاکردنە و نەهیکردنە لە خراپە و هەر وەکو مافێکی دنیاییش خوای پەروەردگار داوەتی بە مرۆڤ کەوا مافی خۆیەتی کەوا فەرمانکە بە چاکە و دەستی خەڵکی بگرێ لە خراپە چکۆ لەبەرەوەی خراپەکان بۆ هەمومانە و چاکەکانیش بۆ هەمومانە بۆیە یەکێ لەو کارانە کە واجبی سەرشانی هەمومان ئەوەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم تستطع فبلساني فإن لم تستطع فبقلبي وذلك أضعف الإيمان دیارە زانان کە شەرحی ئەم حەدیثە کەن ئەفەرمون گۆڕانکاری بەدەست ئەگە سوڵتەیەکی ڕەشید و باشە بوو ئەبێ ئەو بیگۆڕێ یعنی بەهێز و زانایان و پیاو چاکان و داعیەکان و بانخوازان و هەر کەسێ ڕووی لە خێر و باشەیە ئەبێت بە زمان قسەی تیا بکە و خەڵکەکەی کەش ئەوەی کەوا دەسڵاتی نییە ناتوانێت فرمان بە چاکە و نەهی لە خراپە بکە ئەبێ لای کەمی لەگەڵ چاکە خوازان نابێت لای کەمی لە دڵ و پێی ناخۆش بێ نابێت تەسلیمی ئەو واقعە بێ بۆیە من زۆر جاوتمە مامۆستانی ئاینی نابێت بکەونە ژێر ئەو تەسیرات و کاریگەریەوە کە خەڵک وەکو بڵێ کاڵا کە خەڵک بە باڵای ئەی دوورێ ئەبێ من وتمە مامۆستانی ئاینی لە کاتی علم و زانین و معریفەیە ئەبێ لە هەموو خەڵک خوێنەوارتر و خاوەنوەعی هۆشیارتر بن چکە بۆ ئێمە ئەگەر سەیر بکەین ئەگەر ئەڵێ ئەم ئیسلامە بۆ چی هاتووەڵی بۆ پێنج شتی سەرەکی هاتووە ئەضەروریات الخەمس یەکێ لەوانە پارێزگاریکردنی عەقڵە یعنی بۆن بە ئیسلام بۆ چی هات ئیسلام بۆ هاتووە کە خەڵکی هۆشیارکە و خەڵکی وتوریاکە و خەڵکی دنیا دیتەکە و خەڵکی خۆی بناسێ و دەوروبەری بناسیە یعنی نابێت تەسلیمی بۆیە یەکێ لە کاری ئێمە ئەبێ مامۆستانی ئاینی جگەلەوەی نابێت تەسلیمی خەڵک بن ئەبێ لە خەڵکی لە ڕووی زانست و زانیاریە و لە هەم کەس خوێنەوارتر بن وتمە لە ڕووی ئەخلاقیاتشەوە کاتی کە باسی ئەخلاق و ڕەوشت دەکرێت ئەبێ هەمیسان پێشەنگ بن چکە خوا بەڕێزیانی کردووە مامۆستاجان کۆمەڵێک نمونەی زۆر جوان کۆمەڵی نمونەی زۆر جوانی ناوە یعنی پرسیارەکە دووبارە دەکەمەوە بە تەحدید جوابم دێوە یعنی لە کوردستان شتێک داوا کراوە مامۆستایان یعنی شتێکیان داوا کردووە بۆ ژیانی کەسی خۆیان بۆ ئەوەی سوڵتە و دەسەڵات لێی ناڕازی بێ بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو گرفتە ببێتەوە فشارە ببێتەوە چکە زۆر جار دەبینین لەسەر مینبەر کە مامۆستای ئاینی شتێکی حەق دەڵێ کە ڕەنگە لەسەر خۆشی نەبێت لەسەر میلەتەکە و نەتەوە و هاوڵاتیانی بێ چکە بەردەوام تێکەڵی معاناتی خەڵکە ڕەنگە تووشی لادان و لێدرانیش بوو بێتەوە شتێک داوا کراوە کە دەسەڵات پێی ناخۆشە بەو شێوازە شتی و عامی خەڵکیەڵێ زۆر جار خەڵکی بۆ خۆیان وتویانە ڕەنگە ئەندام بن لەو لایەنانەی کەیسە لە دەسەڵاتن وتیانە مامۆستای ئاینی ئەگەر قەتخوانەکە خۆشی خراپێ خراپ ناڵێ چوە ئەم پەیامە هەروایە ئەگەر تۆ تەجروبەیەکی مامۆستایەکی ئاین لەسەر مینبەر 30 دقیقە قساکە 25 دقیقە قساکە بۆ نمونە هەمووی تەزکیە و ئامۆژگاری و تەمێکردن و ڕێنماییکردنی خەڵکە دواسە مامۆستایانی ئاینی بڵێ ئیشی پێغەمبەران وا بۆ ئین ئەجرێ ئیلا عەلی الله ئێمە وەکو پاداش چاوەڕێی قیامەتمانە بەڵام لە دنیاە خەمی کۆمەلگامانە واجبی سەرشانمانشە خەممان بێ ئێستا بۆ نمونە یەکێ لەو شتانەی کە من هەر پێم خۆشە یعنی بکرێتە داوایەکی ڕەوای خەڵکی لەسەر موچە قساکە من پێم خۆشە خەڵ لەسەر شتی گەورەتر و گشتگیرتر قسە بکە ئەین ڕوو بکەینە حکومەت بڵین چاکسازی بکە چکە لەبەرەوەی ڕەنگە کەسێکەوە موچەخۆر بێ کێشەی وێ پارەی نییە بەڵام ڕەنگە من مامۆستایەکی ئاینیم کە گەورەترین شت کە کێشەم بۆ دروستەکەیان ئەزیەتمەدا ئەوەیە کە ئەبینم خەڵک قسە بە خواکە قسە بە پیاغەمبەرەکە قسە بە قورئانەکە ئەوەیە کەوا ئەبینم خەڵکانی بۆ نمونە لە ڕووی ئەخلاقیاتەوە ڕێ لە سلکی خۆی لای داوە یان بۆ ئەبینین کەوا شیرازەی کۆمەلگا هەڵوەشاوەتەوە بڕات بێن پارەکە بەرچاوم کە تا چەندێک داتاکە تەوا بوو 16,000 ئافرەت عەقدی زەواج لە سنووی سلێمانی هەڵوەشاوەتەوە 16,000 ئافرەت بێوەژن کەوێ چەندەها مناڵ هەتی و کەوێ ئەبێ یعنی چ کارەساتی بۆ کۆمەلگا دروستکە بۆیە خەمی ئێمە خەمی خەڵکیە وەخوای گەورەش جێمانی داوا کردووە یعنی بەدەست خۆمانی یعنی ئێمە واجبی سەرشانمانەکەوە ئێمە لەگەڵ خەمی خەڵکێمە چوە کاری پێغەمبەران ئەوە بووە بەڵام ئەگەر ئێمە بڵین مەساڵحی ئێمە بێ لە بەرامبەر ئەوە نا ئێمە داوای پاداش لە خەڵکی ناکەین داوای پاداش لە خوای پەروەردگارەکەین بەڵام پێشمان خۆشە خەڵکی لە ڕاستیە بۆ شتێک ئەڵێ کابراداتەک مەلای مەشهورە مەلای مەشهور دارەکەی بن پێی خۆیە بڕی خەڵکی ئیمڕۆ خەڵکە داری بن پێی خۆیە بڕێ خۆی ئەخا بە چاڵە حکومەت و دەسەڵاتیش هەروایە ئێمە مانەوێنەوێ ئەم کیانێکە ئێستاکە هەمانە کیانێکە مڵکی هەمومانە ڕاستە کێوکێ سەرپەرشتیەکەن یان کێوکێ برا گەورێتی تیاکەن بەڵام لە ڕاستیە هەرێکێ لە ئێمە بگرە ئەنفالی تیا داوە دەربەدەری تیا بینیوە شەهیدی تیا هەیە و نانی پێشمەرگەیداوە و خزمەتی کردووە و ڕەنگی ڕۆژگاری بۆ خەوی هەمومان بوو بێ و ئەنفال بووینە و دەربەدەر بووینە بەڕاستی بڵێم یعنی حکومەت و دەسەڵات
ملکی بەس حکومت نییە کیانێکە ملکی هەمومانە و مافی خۆشمانە ئێمە قسەی تیا بکەین و ئەوەش کەوا جەنابەت پرسیارەکەی زۆرجار کردت ئایا بۆ نمونە ئیمام دی ئەم مامۆسای ئاینی مزگەوتە مامۆسای ئاینی بەس ئیشی مزگەوت نییە پێم خۆشە ئێمە کە خەڵکی زۆر ئەگەر زۆر تەنگاویانکەی خەڵکی هەموو ئێمە مسلمانین خۆمان بە مسلمان نەزانین خۆمان بە دیندار نەزانین محەممەد بە پیاغەمبەر خۆمان زانین خوا بە ئەڵڵای خۆمان زانین قورئان بە منهەجی خۆمان زانین من پێم خۆشە خوێندنەوەی ئێمە بۆ دین لەسەر چاوەکانی خۆمانێ بەس پێم حیفە یعنی ئێمە زۆرجار ئەو خوێندنەوەیەکی کەوا بۆ تەورات و ئینجیل کراوەیان ئەو کتابانە کە ڕەدی تەورات و ئینجیلی پێدراوەتەوە هەمان جوابە بۆ ئێمە ئەگەر ناتۆ معلوم جەناب سەیکەی ئیسلام پێکات و هەر پێنج پایەکەی ئیسلام بگرە هەرێکە و دەلالە لە شتێککە زەکاتە دەلالە یارمەتی خەڵکەکە نوێژە عیبادەتێکە بۆ خۆت و بەدەنی خۆت حەجە سەفەر و سیاحەتە و دیتنە و تێکەڵبوون و لایەنی ڕاگەیاندنە بۆ نمە ڕۆژوگرتنە لاین تەندروستی و بەشەکانی فەقیر و هەژار و چاو لە دەرەوەی خەڵک بێ بزانێ خەڵک ژیانی چۆنە ئەگەر نا شەهادەتە وتنی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول اللهە کەوا ئەوەیە کەوا خوای حەقیقی ئەڵڵایە محەممەد الموستەفا پێشەوای هەمومانە لە ڕاستیە ئێمە کارمان کاری پیاغەمبەرانە و خەممانیش خەمی خەڵکیە بەڵێ دەگەڕێمەوە خزمەتت دێمەوە خزمەت مامۆستا هەیە من مامۆستا زۆر جار ڕەنگە لەو دەسەڵاتەی کە لەوە ناشێنەوە کە دەسەڵاتێکی ئەلمانیا کە گرفتێک دێتە پێش یاخود شتێکی مێژووی هەڵدەدەنەوە ڕوبڕووی ئیسلامی دەکەنەوە باشە ئەگەر بێت و دەسەڵات بەو شێوازەی کە ئیسلام حەق و ماف و بە تایبەتی ئەوەی دادگەری کۆمەڵایەتیە بەو شێوازە بچەسپێ ئێستا خەڵک لەو بارودۆخ و زروفە دەبوو کە ئێستا خەڵکی تێدایە کە خەڵک لە تاو برسێتی هاواری لێ هەڵساوە و خۆپیشاندان دەکا و ڕەنگە لە خۆپیشاندانەکان تونند و تیژیشی لێ بکەوێتەوە مەبەستمە ئەو ناڕەوایەتە ببینم دەسەڵات کە بەرامبەر ئیسلام دەیکا و ئەگەر بێت و ئیسلام حکومکە بەو شێوازە دەبوو بەڵێ دەست خۆش بێ ئەگە هەرڕێک دەتمەوە سەر قسەکەی خۆم و جوابی پرسیارەکەی جەنابیشتە لەکوێ کە ڕاوەستاین خوای پەروەردگار لەو ئاەتەیە کە فەرمێ لا يحب الله الجهر بالسوء من القول إلا من ظلم خوا حەقی داوە بە مەزلوم بەرامبەر بە زاڵم هاوار بکە یاک بە خۆی هاوار بکە بڵێ بۆ زوڵم دەکەی بڵێ تۆ زاڵمی بڵێ تۆ غەدرم لێ دەکەی بڵێ تۆ عزیەتم دەدەی ئازارمە دەی خوای گەورە ئەو حەقی داوە بە مەزلوم یعنی دەبێ هاوار بکەی ئێستا ئەم حکومەت و دەسەڵاتەی ئێمە ئەو بۆ خۆیان قسەی ئێمە نییە ئێستا ئەمە قسەی ئێمە نییە بڵێن پیان دەڵێن ئەوە قسەی خودی خۆیان ئەڵێن ئێمە گەندەڵی هەیە دزی هەیە غەش هەیە خیانەت هەیە تاڵان و بڕۆ هەیە زوڵم هەیە ستەم هەیە ومانەیە باشە ئێمەش مەزلومەکەین ئێستا ئێمە هاوارەکەین پڕ بە دەممان هاوارەکەین کەوا بێ قسەکەی ئیمامی عومەر کە جوابی کابرای ئەداتەوە کە کابرا پێ ئەڵێ ئیتەقی الله ئەی عومەر لەخوا بترسە بەرامبەر ئەو میلەتت یعنی ئەوە ئیمامی عومەرە حکمی ئیسلامە ئەمەش دەسەڵاتدارانی ئەمڕۆی جیهان و کوردستان و هەموو ئەمانەی کە بە شەریعەتی ئیسلام حکم ناکەن قسە پرسیارەکەی تۆ لێرەدا لەوێیە ئایا عومەرێک کە بەرپرسی یەکەمی مسلمانانە و خەلیفەی ئیماندارانە جوابی هاوڵاتی و ڕەعیەت و میلەتەکەی چۆن دەداتەوە بەراوردی کە لەگە ئەمڕۆ ئەدی دەسەڵاتدارانی ئەمڕۆی ئەلمانی و قەڕنی پێشکەوتووی ئەمڕۆ و ساڵ 2020 وە بەرە و 2020 گەڕۆین لە کۆتایی ساڵین باشە بەراورد کە بیجەڕەوە بۆ 1400 ساڵی بەر لە ئێستا ئیمامی عومەر بە کابرا دەڵێ چی بە یارەکانی خۆی دەڵێ لی گەڕێن با قسەی خۆی بکە واللهی خێر لەو کەسەدا نییە نسیحەتی منی خەلیفە نەکە پێم نەڵێ خەلیفە بەری پێت خوارە وەک پیرێژنەکەی ناو مزگەوتەکە هاوار نەکا بڵێ ئەی عومەر کە باسی عەدالەتی یەکا یان باسی هەر شتێکەکە دەڵێ ئەتۆ نەعەدالەتی ئەڵێ بۆ لەبەرەوەی دەڵێ عەبایەکە و جبەکەی تۆ لەی خەڵکی درێژترە ئەویش بۆی ڕوونەکاتەوە ئەڵێ ئی کوڕەکەی خۆم بەسەر خستووە ئی بە دوو کەسان ئەنجا ئیمنی تێبووە پاشان دەڵێ چی لە فەرموودەکەیە دەفەرمێ ولا خەیڕە فینا إن لم نسمعها چۆن فەرمووی خێر لە میلەت و هاوڵاتیەکدا نییە بەرامبەر بە بەرپرسەکانی مەسئولەکانی داوای حەق و مافی خۆی نەکە یعنی خێر لەو میلەتەدا نیە داوای مافی خۆی نەکە من ئێستا ئەوەی ئەم میلەتەی ئێمە بۆ دەجەڕبەوە لە 30 ساڵی ڕابردووە هەر وتمان حکومەتمان ساوایە هەر وتمان لێی گەڕێ باش دەبێ ئەو میلەتە هەر بێدەنگ بوو
وامان کرد تا مەسئول و بەرپرسەکانی ئێمە ببنە زاڵم ببنە ستەمکار ئەسڵەن گوێیان نەبێ بۆ گوێگرتن عەقڵیان نەبێ بۆ تێگەیشتن صم بكم عمي فهم لا يرجعون لەوانە سەری هەڵدا بۆیە ئەفەرمێ لە خاڵی دووەمە ئەوە ڕووی لە خۆیەتی دەفەرمێ خێر لەو بەرپرس و مەسئولەشدا نییە گوێی نەبێ بۆ گوێبیستنی خەڵک گوێی نەبێ بۆ گوێگرتن لە خەڵک کەوا بێ ئێستا ئێمە کاتێک کە قسە دەکەین قسەی خۆم نییە پرسیارێک لە بەڕێزان مامۆستایان کرد بۆ حکومەت ڕیشی مامۆستا دەسوتێنێ بۆ حکومەت مامۆستایان عەزێت دەدا بۆ دەیانگری ڕاپێچی زیندانەکانیان دەکا دەزانی بۆ لەبەر ئەوەی ئێمە حەقیقەت و ڕاستیەکە دەڵێن ئێمە لەسەر مینبەرەوە حەقیقەتەکە دەڵێن ئەم حەقیقەتە تاڵە وەرگرتن و قوبوڵکردنی لەلایەن ئەم دەسەڵاتەوە زۆر زۆر تاڵە ئێمە بووینە مایەی ئەوەی خەڵک هوشیارکەینەوە بڵین کاکە خەڵکینە حەقیقەتە داوای مافکەی مافت هەیە لەم دەوڵەتە لەم حکومەتە لەم دەسەڵاتە لەم خاکە لەم نیشتیمانە ئێستا مافەکەی تۆ بەدەستی عەمر و زەیدی پێشێل کراوە دەبرێ و دەدزرێ و بە هەر بە کەیفی خۆی تەخشان و پەخشانی پێیەکە باشە ئێمەی مامۆستا کە ئەمە بڵین ئەمە خەتەرە بۆ دەسەڵات تۆتت هیچ خەتەریاتێکیە بەڵێ زۆر زۆرش خەتەر گەر ئێمە لە خۆمان نەبورین گەر ئێمە ترسی قیامەتمان نەبێ لەبەر کەتمکردنی ئەم عیلم و زانست و دین و قیامەتەمان دەتوانین بێدەنگ بین دەیان جار لەوانەی ئیمتیازاتی زۆر باش خرابێتە بەردەستمان خاستن ئەوانەمان کە هاوارمان کردو و دەنگمان هەڵبڕیوە و بەڕووی حکومەت و دەسەڵاتەوە بەڵام هاوارەکەشمان لە دڵسۆزیانە لە ڕق لێبوونەوە نییە پێم خۆش نییە حکومەتە بڕوخی پێم خۆش نییە دام دەستگای حکومەت بسووتێندرێ پێم خۆش نییە ماڵ یەک حیزبێ بسووتێندرێ لەبەرەوەی دینەکەمان پێ دەڵێ لەبەرەوەی ئیسلامەکەم وای فێر کردوم بەڵام بە کابرای کاشی دەسەڵات دەڵێم قسەیەکی جوانی مامۆستا عەلی باپیر هەیە ڕەحمەتی خوای لێبێ و بەڕێزە دەڵێ خۆ ئێمە ناڵێن دەسەڵات بڕوخێ دەڵێن جوانە سەر کورسیەکە دانیشە ئیشی ئێمە ئەوەیە بڵین جوان حکومڕانی بکە جوان ئەم دەسەڵاتە بەڕێوە بەرە با هاوڵاتیەکان و میلەتەکە لێ ڕازی بێ با ئێمەی مامۆستایانی ئاینی کە پێشەوای خەڵکین هەر یەک لە ئێمە لە مزگەوتێکە هەزار کەس پتر لە هەزار کەس گوێمان لێ یەگرێ ئێمە بەرپرسین بەرپرسی ئەو میلەتین بەرپرسی ئەو هاوڵاتیانین ناکرێ بێدەنگ بین وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە بە هەمان شێوە کابرای جوولەکە قەرزی لای پێغەمبەری خوا دانابوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کابرای جوولەکە تونیەکەی پێغەمبەری خوای گرت ئەزێتی دا بە شێوەیەکی زۆر ناشرین لەناو خەڵک وتی ئەی محەممەد ئێوە فێرن بەنی متەلیب قەرز شوێرن قەرزمان نادەنەوە حەقی خۆمە مافی خۆمە ئیمامی عومەر تووڕە بوو شمشێرەکەی دەرهێنا وتی ئەو بەرامبەر بە پێغەمبەری خوا قسەکەی وتی لێگەڕێ عومەر دەبێت تۆ ئێستا لە بینی هەردووکمانێ و پێغەمبەر یاری خۆشەویستێتی دەفەرمێت تۆ ئێستا حاکمی لە بینمان دەبێت تۆ نسیحەتی هەردووکمان بکەین بڵێ ئەی محەممەد ئەی پێغەمبەر تۆ حەقەکەی ئەم کابرایە بە جوانی بدەوە بە کابراش بڵێ جارێکی تر داوای مافی خۆت بە جوانی بکە ئێستاش ئێمە ئەو نسیحەتەمان هەیە بۆ هاوڵاتیان هاونیشتیمانیان میلەتەکەمان خەڵکمان بەدەسەڵات دەڵێن دەسەڵات حەقی ئێمە و ئەو میلەتە لای تۆیە بە جوانی بیدەوە بەو خەڵکە و پێشێلی مافی و خەڵکەمەکە و بە خەڵکیش دەڵێن خەڵکینە ئێوەش بە جوانی داوای مافی خۆتان بکەن واجبی شەرعی حەق لەسەرمان کە داوای مافی خۆت بکەین مامۆستاشم ئەو چوارچێوە جوانەی ئیسلام بۆ نمونە ئەو نمونەیە کە مامۆستا لەسەر ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هێنایەوە بەوەی کە بە چ شێوازەیەک داوای مافی خۆمان بکەین ئەوە چوارچێوەی ئیسلام دیارەوە دایناوە کە بە چ شێوازێک داوای ماف دەکەی دەمەوێت بیبەستیەوە بە ئێستای هەرێمی کوردستان هاوڵاتیان بە چ شێوازێک داوای مافی ڕەوای حەقی خۆیان بکەن بەرامبەر دەسەڵات بۆ ئەوەی دەسەڵات لەو بویانوە نەگەڕێ کە بڵێ هاوڵاتیان جێرە شێوێنن باز لەو بکە کە هاوڵاتی دەرەچی تێکەری خۆپشاندان تۆمەت ئاڕاستی مامۆستای ئاینی بکە بڵێ سەر بە حیزبی فڵان و فیساری چۆن ئەو داوایە بکەین یەکەم شت ئەمن پێم وایە قسە بە قسە جواب دەدرێتەوە نووسین بە نووسین چەک بە چەک ئەو ئێستایی کەوا ئەو داواکاریانی ئێستا دەکرێتن بەڕاستی پێم داواکاریەکە ئەکسپایر بۆ وەکو برین مەسەن هیچ سوودی نەماوە لەبەرەوەی ئەوەندە داوا کرایەوە ئەوەندە باس کرایەوە ئەوەندە لە بنجیان خوێندراوە یعنی گەیشتە ئاستێکی بەرپرسان بە سەفاهەتەوە تەماشای قسەی خەڵکی دەکەن یعنی مەسەل لۆ نمونە کابراک دێتە زادی دەرێنەوتم نییە دەرێ زۆر ئاساییە موچەم نێ پێی ئەتیادیە کاکە دام و دازگاکە دۆ خزمەت ناکە هەموو بۆتە ئەهلی هیچ پێی ئەتیادی زۆر پێی ئەوەیە
جا بۆیە هەندێک شت هەیە باشە مامۆستاجیان لەوە ڕەوایە کە حکوومەت باز لەوە دەکات کە ئێمە لە قەیران داین بۆ نمە زۆر جار کە ینی داوا ئاڕاستی حکوومەت دەکەی دەڵێ ئێمە لە قەیران ئێمە لە گرفت داین بەری ڕاست دەکات لە قەیراندا لەبەری هەرچی داهاتی ئەم وڵاتی هێ ناچێتەوە خەزێنی حکوومەت هەمووی دەچێتەوە جیفانی هەندێک کەسوتەوە کەواتە بەڵێ لە قەیراندا و زۆر ڕاستیش دەکەن و 100% قسەکەشیان ڕاستە چونکە من ێستا ماڵم هەیە ئەگەر لە ماری خۆمان دووسێ کاسبی بکەن هەرێکە و لە جیفانی خۆی بنێت و مەسەرەن کەس مەسەرفی ماری نەکاوە دەژێ خەڵک نەخرە ناژێ لەو قسەی 100% ڕاستە کە حکوومەت لە قەیراندایە بەڵام ئەو قەیرانە ئاینی پیرۆزی ئیسلام گەڕین لەکوێی مرۆڤایەتی ئەوە جێ دەبێتەوە بەرێ لەکوێی مرۆڤایەتیەوە ئەوە جێ دەبێتەوە تەمان ئینسان پەروەردە زۆر ئەساسە پەروەردە زۆر ئەساسە کە ئینسان لە پەروەردە یەکەم جار لە ماڵەوە پەروەردە دەکری دوای لە قوتابخانە ئەو جە دوای ژینگەکە دەور دەبینی داخوا تا چ ئەستێک پەروەردە دەبی خۆی ئەو کەسانەی کە پەروەردەیەکی ڕاست و دروستیان نییە کە لە ماڵێک گەورە نەکراینە کە عەقیدە و بیر و باوەڕێکی سەلیمیان هەبێ یان نیشتیمان پەروەریان هەبێتن یعنی ئەمانە هەر ئەمەی لێ دەردەچێتن جا بۆی ئەمە خاڵێکی زۆر گرینگە کە هەر بەرپرسێک دێتە ئەم وڵاتە بێزگەلەوەی کە پرسیاری شەهادە و ئەوەکەی بکەن پرسیاری ئەخلاقەکەی لێ بکەن تا چ کاستێک ئەم ئینسانە لەلایەن ئەخلاقەوە پەروەردەکراوە بۆی ئەمە یەکێکە لە خەتەرە هەرە گەورەکان کە ملەتی موسڵمانان سەرکردیان نییە یعنی ڕاستە هەیە بە ئیسمی بەڵام ئەوە نییە سەرکردە چۆن دەبێ ئاگەی لە ملەتی خۆی نەبێ باش ماوەستاجیان ئەو گرفتە دەژێڕێەوە بۆی خۆ هەر بە پێی قسەی خۆیان کەسی یەکەم و دووەم لە وڵاتە باز لەوە دەکەن کە ئەوان هەڵبژێردراوی خەڵکن بەرێ دەی خۆ بە پێی ئاینی پیرۆزی ئیسلامیش بێ ئەوەی باسی شوڕا و هەڵبژاردننی سەردەمی ئێستا ئەو مستەڵەحی ئێستا و ئەو شێوازی ئێستا خۆ لە سەرچاوی ئیسلام هەڵێنجراوە دەی خەڵکەوە فەرمەوە دەنجی پێدا و هەڵبژاردووە خۆی ئەمە دوو شتمان هەیە خی گەوردە فەرموا ظەلەمنا نام وەلاکن کانوا ئەنفوسەهم یەظلیمون بەشێکی هەرە زۆری ئەو ستەمکارانەی کە ستەم لە وڵاتی خۆیان دەکەن خەڵکی فەقیر دروستی دەکاتن شوێن کەوتەکانی دروستی دەکەن خۆ ئێستا کابرا کە زوڵم لەم دەکا خۆی ناتوانێت زوڵم لەم بکە لەوانەیە ئێستا هەرچی سەرکردەی وڵات هەبێتن کە خۆیان بە شان و بار و خەڵی لیان دەترسێ لەوانەیە بە شەقەی گەنجێکی سێچار فڕی لێ بداتن بەڵام کە ئەو گەنجە مەسەرەن زوڵمی لێ دەکری هەر بە واستەی و فەقیرێک کە پشگیری لێ دەکاتن بۆیە ئەمە خاڵێکی زۆر سەرەکیە کە ئێمە ئەوەندە ڕۆشنبیر بین ئەو جوندیەی کە دیفاع لە حاکم دەکاتن ئەوەندە ڕۆشنبیر بێ کە ئەو زوڵمەی دەیکە یەکەم کەس لە خۆتە یعنی ئەو زوڵمە لە خۆتە ئێستا خوا دەفەرمێ ظەلەمنا وەلاکن کانوا ئەنفوسەهم یەظلیمون ئەو قسەیە زۆر دقیقە ئەو قسەی خوای گەورە زۆر دقیقە من خۆم مەسەرەن زاڵمەکەم دروست کردووە من خۆم پشتگیری دەکەم من خۆم چەچی من خۆن شەون و خۆنی بۆ دەکەم ئەیکەواتە بۆ برێم وەڵاهی ئەو کابرای زاڵمە و غەدرم لێ دەکاتن جا بۆی ئەمە یەککە لەم خاڵانە خاڵێکی دیشەیە کە ئێمە بەڕاستی ئێمەی مامۆستای ئاینی کەتینە بەردوو بەردە ئاشی زۆر گەورە بەردێک کە لەلایەن ئەوانەی کە دوژمنی ئیسلامن و مەسەرەن یعنی زۆر ڕقیان لە ئیسلام دەبێتەوە ئەو بەردەمان لێ دەن بۆەوەی کەوا ئیسلام سوکەن ئەو جا هەندێک کەسی ساویلکەش وەگەریان دەکەوی کاکە مامۆستا ئاینی لۆ پێشەوایەتی ناکە کاکە مامۆستای ئاینی فەرمۆ پێشەوایەتی کردوونەوە حەقەکەی بۆ گۆتونە لە هەموو خۆپشاندانەکانیش مامۆستا قوربانی داوە فەرموو چەند مامۆستا هەیە ئێستاکە لە سزنە چەند مامۆستا هەیە دوور خراوەتەوە چەند مامۆستای ئیهانە کراوە چەند مامۆستا هەیە یعنی تادیدی ناموس کراوە چەند مامۆستای ئاینی هەیە کە شەو ڕۆژ باوەڕ بکە خزم کەسوکارەکەی حرەسیاتیان بۆ گرتووە باوەتەی پێت وایە ئەوەی مامۆستای ئاینی هەبووە بەڵام بەو جۆرە پشتگیری نەکرێت لە خەڵکیشکە بەرێ زۆر چاک ئەمە خاڵێکیان کە گوتمان بەردێک لەلایەن حەزان ئیسلامەوە و بەردێکیش لەلایەن دەسەڵاتەوە لە مامۆستای ئاینی دەرێت چونکە دەزانن ئەگەر هات و مامۆستای ئاینی حەقەکە برێ تاکە چینی پاک کەما بێ لە ناو کۆمەلگادا ئێستا چینی مامۆستایانن ئێستا فەرموو بەرپرسێک دێ قسە لە بۆ خەڵکی دەکات خەڵک هەر حسابیشی لە بۆ ناکات یعنی من ڕێزشم لە بۆ چەند مامۆستای بەڕێز و مامۆستای زانکۆ و ڕۆژنامەنووس و بەدەیان خەڵک بەڵام ئەوەی کە گوێ لە مامۆستای ئاینی ڕادەگرێ گوێ لەوانەیە لە بەرپرسێکی ڕانەگرێتن خەڵک قسەی مامۆستای ئاینی بە ئاەت و حەدیث دەزانێ یعنی لێ مەسەرەن ئەوان دێن یەکەمی جار سەرکوتکاری مامۆستای ئاینی دەکەن کەمەش هەڵەیەکی گەورەی لە خۆیان دەیکەن چکە ئەوان هەر چەندی دوژمنایەتی بکەن ڕقەکە گەورەتر دەبێت و ئەسوورتر دەبێتن ئەمن حەزم لێ بوو جوابی شتەکرد بدەم و بڵێن ئایا مامۆستا لە مامۆستات پرسیار کرد گوتە ئایا مامۆستا داوای تایبەتی خۆی دەخێت واللهی مامۆستا وەک مەلیک دەژێ
باوەڕ بکە ئێستا کە ئەگەر حەزت لێبی مامۆستا وەک مەلیک دەژێ چکە مامۆستا دەتوانێت کەسابەت بکات دەتوانێت ئیش خۆی بکات خەڵک یارمەتی دەدا هەموو شتێک ینی مامۆستا وەک مەلیک دەژێ مامۆستا کە دێتە جادەش لەبەر خەڵکیە فەرموو هەتا ئێستاکە چەند خۆپشاندان کراوە حتا ئێستاکە مامۆستایانی ینی هاتوونە جادە برێ وڵی موچەمان لە بۆ زیاد کە نەخێر هەر لە بۆ خەڵکی هاتوون تێدەگە ینی بەڕاستیت پێ برێم ئەگەر ئێمە ئێستاکە مەسەن لۆ نمونە هەر لە مزگەوتەکەی خۆمان دابنیشین ئێمە مەسەرەن خوای گەورە و ڕزقمان داتن بەڵێ بڵێ کەمترین موچەی مامۆستایە ئێستا باشە مامۆستاژیان کە دێتە سەر باسی شۆڕش کە ڕەنگە هەر ئەو حیزبانی کە لەدەسەڵاتن باز لەو دەکەن کە زۆربەی شۆڕشەکان مامۆستایانی ئاینی کردێتیان دێ ئەوە پاداشتەکەیە بڵێ خۆی ڕاستە مامۆستای ئاینی کردیتیان بەس بە قسەی مامۆستای ئاینی ناکەن ئەگەر بە قسەی مامۆستای ئاینیان کردبایە یعنی ئێستاکە ئێمەی کوردستان و وەزعی هەموو جیهان بەو شێوازەی نەدەگەیشتە بنبەست چونکە مامۆستای ئاینی قەت بە حیاتی یعنی هەرچ مامۆستا هەبووە کە مامۆستاش باسی کرد کە زۆر گونەحبار بووە زۆر نەزان بە زۆر جاهیل بە بەڵام قەت فەرمانی بە خراپە نەکردەوە قەت بە کەسێکی نەگوتێ بڕۆ زەلام بکوژە بڕۆ زوڵم بکە بڕۆ ماری خەڵکی بخۆ بڕۆ تعدای ناموز لە خەڵک پشتی والنی ئەگەر لە خۆشی خراپ بوو بێتن جا بۆیە هەموو سەرکردەکانش کە دەرێن ئێمە مامۆستایانی ئاینی دروستیاکردە بڵێ بەواستەی وانەوە دروست بووە بەڵام لە دواییشدا بە قسەیان نەکردینە و فەرمانیان جێبەجێ نەکردین بڵێ ئێستا کە سێ ئاەتی خوای گەورەیە ئەو هەموو خەڵکەی هەمووی ئیشەکەی حەلەکان تەنیا سێ ئاەت جێبەجێ یەکەمین حدودی دزی ئەگەر ئێستا کە دەستبڕین هەبێتن واللهی سارانە بە $1,000,000 لە وڵات دەگەڕێتەوە واللهی پێویستت بەو هەموو سزنە نابێ واللهی پێویست بە هەم کامێرە چاودێریە نابێتن واللهی ئێستا تو لە ماری خۆت دانیشتی هەموو ماری خۆت کردیتە مەسەلەن کەتیمۆمەتی بە لە تاوی دزان ئێستا ئەو بەس ئەو یاسایە جێبەجێ بکرێ دومینش یاسای قەتل قیساس یعنی خەڵک هەست بە ئەمان بکاتن ئێستا کابرای ئەوەی کەوا مەسەلەن زوڵم لێکراوە لە سزنە ئەوەی زاڵمەکە لە دەرێ بای سەراحەت دەسۆرێتەوە یان ئەگەر قاتیلەکە بشکوژرێ بە خێو دەکرێتن یعنی گۆشت و برنج دەدرێتێ حیمای دەکرێت لە هاویندا فێنێک دەکرێت و لە دستاندا گەرم دەکرێتەوە کەواتە ئەو یاسایی کە ئێستا جێبەجێ دەکرێت لە بۆ قاتیلان و ئەوانە هیچ قیمەتە چی نییە چکە خوا دەفەرمە لەکم فی القصاص حیات لە کوشتنەوەدا ژیان هەیە یعنی ئەگەر کابرای تۆمەتبار ئەوە نەکا هیچ هەز بە ئەمان ناکە یاسای سێمین کە یاسای عەرض و ناموسە ئەگەر هاتو یاسای عەرض و ناموس جێبەجێ بکرێ ئەوە بە هیچ شێوازێک هیچ کەسێک کێشەی نابێتن من پرسیارێک لێوە دەکەم چەند مامۆستا درایتە دادگا چەند مامۆستا بوختانی بۆ دروست کراوە چەندەها مامۆستای ئاینی کەیسی یعنی ئەوەی کەیسێکی وەهمی لۆ دروست کرا بەس دەبۆی سوچی بکەن حتا ئێستا وەزیرێک لەم وڵاتەی دەدراوەتە دادگا حتا ئێستا بەرپرسێکی عسکەری گەورە دراوەتە دادگا نەخێر تێدەگەی جا بۆی ئەگەر میلەتێک ئامادە نەبێتن و وڵاتێک محکەمەیەک یاساک ئامادە نەبێ گەورەکان عقوبە بدە بۆیە لە بچووکەکان هیچ سود نابینێتن مامۆستاکاوە دێمە خزمەت جەنابەت لە کۆتایی بەرنامەکە نزیک دەبمەوە ئەو کاتی ماوە بە جەنابەت دەبەخشم چارەسەر لە دۆخێکی وا چۆنە وەک ئەوەی مامۆستا ئاماژەی پێکرد بە سێ ئاەت دەتوانین بارودۆخی ئێستا کە ئەوان دەڵێن گەیشتە بنبەست و باز لە قەیرانی دارایی و باز لە قەیرانی سیاسی بەیەک نەگەیشتن لەگەڵ بەغدا دەکەن ئەگەر بێمە لای جەنابەت بڵێم ئاینی پیرۆزی ئیسلام لە بارودۆخێکی وادا چارەسەری لە چیدا دەبینێتەوە وەڵام من ئەوەی کە تێبینیم کردە یەکەم شت خەڵکی بۆ خۆیان تەوبە بکەن و بگەڕێنەوە چونکە ئێمە قورئان و حەدیث دوو بەرنامەن خوای پروردگار کەتەلۆگی ژیانەدایەتی پێمان مامۆستا ئاماژەی پێکرد خەڵکی تاوانبارن چۆ لە ماوەی پێشووە لە فەیسبوک شتێکم بەرچاوکە دیارە حەدیثە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر کەسێکە زوڵمی کرد کە خوای گەورە گرتی بەری نادا جا ئەو قسەکەونە دووبارە بێتەوە پەندی کوردی لێداوتی خەیکە بڵێ من پەندە کوردیش ڕاستدەر نەچوو دیارەوە حەدیثە بەڵام بۆ خوای پروردگار نایەتە جواب لە بەرەوەی خەڵکەکەش وەکو سوڵتە و دەسەڵاتەکە وایە ڕاستە ئێمە بە غەڵەت حاڵی نەبین ئێستا منەوەی کە تێبینیم کرد لەم خۆپیشاندانە ئەوە بوو یعنی پێش ئەوسا چینی مامۆستایان بڵێ پەروەردە با بڵین لەگەڵ تەندروستکارانە ڕەنگە ئەوانە زیاتر لە فەیسبوک و لە ڕاگەاندنەکانە بابەتی ئەوەیان وروژان کەوا مەعاژ نییە و کەوا خەڵکیان هێنایە سەر جادە بەڵام ئێمە دوایی کە بینیمان جارێ کەم لەو خەڵکەم بینی لەگەڵ ڕێز و احترامە بۆیان بەڵام زۆرێ لەو کەسانی کە هاتنە سەر جادە و خۆپیشاندانیان کرد خەڵکی منداڵ و لاو و تازە پێگەیشتون جارە منەوە بە زوڵ مەزانم تۆ خەڵکی گەرم کەی خۆت ئەوە نەکەی کێشەیەتر لە ناو کۆمەلگا کە هەیە ئێمە داواکە داوایەکی گشتیە
بۆ هەر باسی موچەکەین داوایکی گشتیە بەڵام بەداخەوە ئێمە ئەبینین با بڵین لەو خەڵکانی کەوا بینیمان ڕوبەڕووبوونەوە بڵێن پێشمەرگە و ئاسایش و شورتە و لانی ئەوانەی کە خۆیان بە پیاوی حکومەت و دەسەڵات دەزان سێکە زۆر لەمانە ڕوبەڕووی دەسەڵات جارە ئەمە گەورەترین کێشەیە بۆیە یەکەم شت دەبێمە تەوبە بکەین بۆی خوا گەورە ئەوە معلوم جەنابتانە پیاغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثی قودسیەکە گێڕێتەوە ئەفەرمێ خوای پرگا فەرمێتی ئینی حەرەمت الظلم على نفسي وجعلت بينكم محرما فلا تظالموا خوای پرگار کەوا بە گەورەیەتی خۆی کەوا زوڵم مستەمی حرام کرد بێ ئەجا زوڵم مستەم ئەوەک عەرەب بڵێ لكل مقام مقال بە پێی جێگایە ڕەنگە کەسێکە بێ فەقیر و هەژار و نەدار بێت ڕەنگە کەسێ بێت نەخۆش بێت لاین تەندروستی خەستەخانە و باوەڕین بەشی کەرتی تەندروستی هیچ نەبێ ڕەنگە لانی بژێوی هیچ نەبێ ڕەنگە کەسێ لانی بازار و دارایەکە هیچ نەبێ ڕەنگە کەسێ لانی ئەخلاق و ڕەوشتی هیچ نەبێ هەر کەسە و کێشەیەکیە ئەم حکومەتە کە زوڵمەکە بەڵام لەوە خراپتر ئێمەش دەستبارین لەگەر ئەو زوڵمەیە ئەوە نین یەک دەنگ بین چی بەلایانی معارەزە تا ئێستاکە ئۆپۆزیسیۆن کەسێ ئۆپۆزیسیۆنمانەیە وەکو پێویست ڕەنگە یەکگوتار و یەک دەنگ و یەک سیاسەت نەبن و چی ئەوانەی کەوا بێلایەنن بە هەمان شێوە چی ئەو خەڵکەی کەیش کەوا ئێستاکە بۆ نمونە دێ خەڵکی فەقیر و هەژار گەرمەکە چەند جار هاتوون بۆ من لە پەنای من قسەیان کردووە بەتەوەی تەمەنێکمانی و تەجروبەیەکمان ئێمە شتەمان بینیوە کاکە منداڵی خەڵک گەرم مەکە تۆ مەعاشخۆری خۆت پێش خەڵک ئامۆژگارێنێت بەگشتی بۆ خەڵک بەرامبەر دەسەڵاتی ئامۆژگاریم بۆ خەڵک ئەوەیە کەوا یەکەم شت با یەکگوتار بین یەک دەست و یەک هەڵوێست بین و دوای ئەوسا با داواکەمان داوای گشتی بێت یعنی داوای چاکسازی لە حکومەت بکەین و نێلین بەلا ڕێیا باشە ڕەنگە هاوڵەتێک باز لەوە بکە داوای چاکسازی دوای چی یعنی بۆ نمونە 30 ساڵە خۆ هەر ئەوەی لە دەسەڵاتە باسی چاکسازی دەکا یعنی بەڵام قسە بەبێ کردار وڵی خۆی زانی چۆنە فشاری باڵین شەقام تەسیل لەسەر سەرەوە ئاکا هەوو بینیمان ئێستاکە ئەو نەختە خۆپیشاندانە کرا ئەوە بوو وەفدێ بەرەو بەغدا ڕۆژ ئەگەر هیچ نەتیجەیەکیش نەبێ قەنەعەتم وابوو و موچە شتێ تەوزیع ئەکرێ ئەوەی کە من ئاگام لێبێ ڕەنگە بەروبوومی ئەوە بێ ئەگەر ئێمە یەکگوتار و یەک هەڵوێست بین قەنەعەتم وایە بەروبوومی خۆی بێ و من لەگەڵ ئەوەی شانیم کەوا خۆپیشاندان لەلاڕێ ببرێ بەڵام ئەبێ خەڵکی دیار پێشکەوێ نەک تۆ بی دەست خەڵکێکەوە بەلاڕێە بن و خۆپیشاندان و داوایەکی ڕەوای گشتی ناشرین بکرێ من لەگەڵ ئەوەیانیم و داواکەم لە حکومەتیشکەوە جواب داتەوە چکە ئێمە ئەوە با بزانین یعنی خوای پەرگار لە قورئانە ئێمە وەک موسڵمان سەدەها جار باسمان کردووە خوا بباسی فرعەونەکە خوا بباسی نەمروتەکە خوا بباسی قارونەکە کاکە ئەوانە هەمویان لە دەسەڵاتە بوونە خوا بۆ دەسەڵاتداران باسیەکە بۆی دەسەڵاتداران پند و عیبرەت وەرگن ئەگەر پند و عیبرەت وەرناگرن ئەبێ ئەوە بزانن خوای پەروەردگار ئەم کەونە مڵکی خوای پەروەردگارە خوای پەروەردگار ئێمەی تا ئیمتیحانەکات ئەگەر نایداتە دەست کەس تا سەر ئێمە پێشنیانمانش بینی ئەوە سەدام حوسێنمان بینی ئەوە معمەر قەزافیمان بینی ئەوە بڵێن ئەوە علی عەبدوڵڵا ساڵح بڵێن بن ساڵحمان بینی لە یەمەن کاکە زۆر شوێنمان بینی کاکەوە ڕۆژگارە دەسا و دەسەکا و ئەگۆڕێ بەخوای پەروەردگار فەرمێ ئەیام یوداویلوها بین الناس ڕۆژگار دەسا و دەسەکا لە بینی خەڵکیە بۆیە ئێمە کیانێکە ئەگەر خراپ بێ بۆ هەمومان خراپە بەڵام لە ڕاستیە ئەوەی کە ئەگەر زەرەدی تیا بکە بە خاڵی یەکەم دەسەڵات و حکومەت و چکە ئەوانەی پێشووش کەوا دەسەڵات بوونە خاوەن هێز و قوت بوونە کاتێک کە لیان قەوماوە لە دەست میلەت نەجاتیان نەبووە ئێمە من حوسنی مبارەکت بۆ باسکەم 6 میلیارد دۆلاری لە بانقی تورکیا دەستی بەسەراگیرە ئەوە نەبێ کابرا دڵخۆی خۆشکا بڵێ لوجوم پێ و ڕائەکەم و دەرەچم ئەو کاتە ئەو کەسەی کە دێتە جێگاکەی بێگومان بە بانگێک کاتەوە ئەیهێنە یان دەستێک دێت بەسەریە دڵخۆمان خۆش نەکەین بەڵام لە ڕاستیشا جێگای دڵخۆشی نییە عنی ئێمە وڵاتێک ئێمە نیمچە سربەخۆیەکین سربەخۆی تەواو نین کیانێکمان نییە کەوا بەیانی ئەگەر ئێمە لێمان بقەومێ کەس نتوانێت بێتە ناوێەوە بەڵام لە ڕاستی کاتمتەوە هەرچەندە قسەکانت دروستن هی هەرسێ مامۆستایان زۆر سوپاسان دەکەم مامۆستا هێمن بۆگدی مامۆستا هاشم شیرەیی بەڵێ ئەگەر مایکوێن تەنها بە کورتی مامۆستایان ئاماژەیان پێکرد ئێمەی مامۆستایانی ئاینی مامۆستا هاشیمیش ئاماژەی پێکرد فەرمی کە کەوتونێتە بینی دوو بەرداشەوە من بەو شێوەی دەڵێم ئێمەی مامۆستایانی ئەنی لەم ڕۆژانەی ڕابردووە خۆپیشاندان و هەڵوێست و ئەمانەمان بوو بەردی یەکەم بەرداشی یەکەم حکومەتە کاتێ دەچینە ڕێزی گەلەوە بەرداشی حکومەت دنیایەک مەعاناتمان بۆ دروستەکە
کە ئێمە دڵسۆزانە هاتوینەوە مەدانە. بەرداشی دووەم هاوڵاتی و میلەتە. من لە ڕابردووە لەم چەند ڕۆژەی ڕابردووە لەلایەن هاوڵاتیانەوە دەیان جۆر قسەی ناشیرن و سووک بە ئێمە مامۆستایانی ئاینی دراوە. والله ئەوە مەبەستیان هەیە و ئەوە دەستی لە پشتەوە ئەوە حیزبی لە پشتەوە ئەوە وایە و لەم لاوە حکومەت قسە بە ئێمە مامۆستایانی ئاین دەڵێ لەو لاشەوە هاوڵاتی. بۆیە من لێرەوە دەڵێم مامۆستایانی ئاینی قسەی جیلفانی خۆیان ناکەن وإذا قلتم فاعدلوا ولو كان ذا قربى. ئێمە قسەی حەق و ڕاستی ئەەکەین با لەسەر کەسە نزیکەکانی خۆشمان بێ. اینجا بۆیە با بەو شێوە لێمان وەرگن. حکومەت بە ناوی ئامۆژگاری و دڵسۆزی لێمان وەرگێ، میلەتیش بە ناوی ئەوەی کە ئێمە مامۆستای ئاینی دەبێت خەمخۆری هاوڵاتیان بێ. مامۆستا هێمن بۆگدی، مامۆستا هاشم شیرەی، مامۆستا کاوە شیواشانی سوپاستان دەکەم کە لە گفتوگۆی ئەمجارە لەگەڵم ببوون. سوپاس بۆ ڕوونکردنەوەکانتان. سوپاس بۆ هاوکاران، سوپاس بۆ ئێوە خۆشەویستان. تا گفتوگویشکە بەخوای گەورەتان دەسپێرم. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.